ئەم ڕەباز لە ئیفلاسی کوردایەت یەکەم لە ئیدارەی دەوڵەت و هەڕاستەی کۆمەڵگە ئەمان چۆن ئەم جارە ئەو ئیفلاسیان بەسەر خۆیان ناهێنا و کوردایەتەکە خۆی لە زەمانێکایە کۆتایی پێهاتووە زەمانی قەومیەت نەماوە خەڵگە بێ بگەڕێ لە ئاستی فکرە ئەبێ لە دەوروبەری فکرەیەک بخولەیتەوە پاشان ئەبێ باوەڕت بە فرەدیدی هەبێ ئەبێ بزانی کە تۆ هەی یەکێکی کەش لە دوای سنوورەکەی تۆ هەیە سنووری من کۆتایی پێدە کە سنووری تۆ دەست پێەکە سنووری جەماعەتی من کۆتایی پێدە کە سنووری جەماعەتی تۆ دەست پێەکە سنووری مڵکێتی من کۆتایی پێدە کە سنووری مڵکێتی تۆ دەست پێەکە سنووری وجودی تۆ کۆتایی پێدە کە دەسەڵاتداری کە سنووری منی مەحکوم دەست پێەکە هەموو شتەکان پێویستە سنوورەکان دیاری بکرێن ماف و ئەرک و دەسەڵات پێویستە لە هەموو شتێکا دیاری بکرێن ئەم شەو دێم باز لەوە ئەەکەم لە ڕوانگەی ئیسلامیە باسی ئەم تاغوتانە ناکەم کە ئیدارەی هەرێمی کوردستانیان گرتە دەست لە ڕوانگەی دروستکردنی دەوڵەتەوە باسی یەکەم چونکە ئەگەر لە ڕوانگەی ئیسلامەوە باسی کەم حاشەوەلی لە ئەمانە نە مسڵمان بوون نە مسڵمانێتیان تایە نە مەنهەجی ئیسلامیان هەیە نە ڕۆژە عیبادەتیان کردووە نە شریعەتی ئیسلامیان وەرگرتووە نە بانگەوازی خوایان هەڵگرتووە نە بەیعەتیشان لە گردنی هیچ مسڵمانێکە هەبووە هەیە ئەوە لە بەرەباز لەو لایەنە ئیسلامیە ناکەم ئەوە هەڵەگرمەوە بۆ قسەی خۆم و نێوان خۆمان و ئیسلامیەکان کە یەکی وەکو مامۆستا عەبدولەتیف یا مەدخەلەکان کە بە وەلی ئەمری ئەزانن لەوانەیە ئێستا شەر بە وەلی ئەمری بزانن تەبعاً